زانیارەکانت دیارەوەکو دەزانین کە تاقینەوەکانی خوێندکاران کۆتایی هاتەوە هەروەها دەستپێکردنی بشووی هاوینە با بزانین لەم هاوینەدا خوێندکار چۆن وا بکات کە سوود و ئیسفادە لە کاتەکانی هاویندا وەربگرێت و هەروە ئامادەکاری بۆ خۆت بکات بۆ ساڵێکی دیکە لە هەمان کاتە ئەم کاتانی کە لە بەردەستیدایە چۆن دابەشی بکات ئەوەی گرنگێمە ئاماژەی پێ بکەین دابەشکردنی کاتەکانە ئەم لە ڕووی چوونە دەرەوە کتێب خوێندنەوە زیاتر بۆ ڕۆشن بیرکردن و ئەم بابەتانە من گفتوگوۆی بابەتانە دەکەم لەگەڵ کاگاننا نووری کە ڕاهێنەری پەروەردەیە ئەم بابەتمان بە ورتی بۆ دەگوازێتەوە. سڵاو لەبێت بەیانیت باش سپاس بۆی کە لەگەڵی مەدا بەشداری من لەسەرتا ئەمێ بزانم خوێندکار چۆن بتوانێت سوود لە بشووی هاویندا وەربگرێت. سڵای خی گەورە لە ئێوەش دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنمەیە. ئەلبەتە ئێستا سەرەتای گواستنەوەی قۆناغێکە لە قۆناغی خوێندن و خوێندکاری و تاقیکردنەوە بۆ قۆناغی ئیسراحەت و ئاسوودەی و دوورکەوتنەوە لە پرۆگرامی خوێندن. ئەم قۆناغێکی نوێیە بە نیسبەت خوێندکاران و قوتابیانە کوردستانەوە بە شێوازێکی گشتی بۆیە پێویستە خوێندکاران خۆیان و پاشان گەورەترین ڕاهێنەرەکانی دنیا کە دایک و باوکن و ئەو خێزانی کەواتیایەتی دەرفەتێ بەڕەخسن بۆ خوێندکارەکانیان بۆەوەی کەوا ئەم حاڵتە بگوازنەوە لە حاڵەتی خوێندن و دیراسە و ئیلتیزاماتێکی دەوامیەوە بۆ ئیسراحەت و پشوویەکەوە لە بەردەمیانایە. ئەلبەتە ئەمەش چۆن بتوان سوود لەم پشۆ وەربگرن ئەوی شەوەیە کە پێویستە پرۆگرامێک دابنێن بە خۆیان دایک و باوکیان وەک ڕاهێنەرێکی گەورە بتوان مامەڵێکی دروستیان لەگەڵا بکەن و خۆشیان بە ئایندێکی ڕوونەوە سەیری دوا ڕۆژی خۆیان بکەن و پاشان ئەو کاتانی کە لە بەردەستیانەوە زێڕ و زی وایە و خاوەن بەهایشی گەورەیە پەراوێزی نەکەن. بەڵێ ئەوەی گرنگە بۆ مستا ئێمە ئاماژەی پێ بکەین کاتە. یعنی ئەم کاتێک کە لە بەردەستیاندا 3 مانگە 4 مانگە ئەین چۆن بتوان سوود لە مانگانە وەربگرن تا چەند گرنگە خوێندکاران ئێستا قۆناغێکی خوێندنیان بڕیوە بێگومان چەند مانگێکی دیکە دەچنە قۆناغێکی نوێەوە ئەم هاوینێک لە بەردەستیاندا ئەم چەند مانگە سوودی لێ وەربگرن تا چەند گرنگە کاتەکانیان دابەش بکەن. خوێندکاران یان قوتابیان بە شێوازی گشتی و پرۆگرامی پەروەردەی ئێمە فێرکاری ئێمە لە وڵاتەیە زیاتر پشت ئەستورە بە لایانی فێرکاری واتە گرنگی تەنها بە بواری فێرکردن ئەیە لانی پەروەردەیش پێویستە لە پلانە هەبێت ناکرێ خوێندکار تەنها ئیش لەسەر فێرکردن بکە ناکرێ دایک و باوک تەنها گرنگی بە لایانی فێرکردنی خوێندکارەکەیان بن بۆیە گرنگە لایانی پەروەردەیش دیسانەوە خەن ناو پرۆگرامەکانی خۆنەوە واتە ئەو کاتانەی کە لە بەردەستیان نایە لەم پشووی هاوینەیە لایەکی تەرخانکەن بە تایبەتی بۆ پەروەردەکردنی مناڵ بۆ پەروەردەکردنی خوێندکاران بۆ پەروەردەکردنی ئەو قوتابیانە کە یانێ لەم قۆناغە بچنە قۆناغێکیکە بۆ ئەوەی ساڵێکی تر کە چونە قۆناغێکی تازەوە چونە قۆناغێکی نوێ بە پەروەردەیەکی نوێەوە بڕۆنە پێشەوە بە پەروەردەیەکی مزنترەوە بڕۆنە پێشەوە بە پەروەردەیەکی گەورەترەوە بڕۆنە پێشەوە بە تێگەیشتنێکی فراوانترەوە بڕۆنە پێشەوە نەکەوەی کە ساڵی ڕابردوو چۆن بوون لە قوتابخانەکەیە لە خوێندنگاکەیە دیسان ئەم ساڵی هەروەها بن بۆیە پێویستە ئێمە وەکو مامۆستایان و ڕاهێنەرانی پەروەردەیی و دایک و باوکانیش دیسان ئەوە لە بەرچاویان بێ کە خوێندکار قوتابی پێویستی بەوە هەیە چۆن پلانی فێرکاری دائنین وانەکان چۆن بخوێنێ پرۆگرامەکان چۆن بخوێنێتەوە ئەوێ پلانی پەروەردەیشمانەیە بە بەڕاستی بزانین چۆن پەروەردەیەکەین چونکە لە ئایندەیە ئەم کەسە کە ئێمە فێرەکەین ئەم کەسێک کە ئەمانەی بچێتە ناو کۆمەڵگا ئەم کەسێک کە دەستبنی بە پرسیارێکی پێدەین ئەبێ لە بواری پەروەردەمان کرد بۆی بتوانێت بە سەرکەوتوو ئیشەکانی خۆی ئەنجام بە بۆیە گرنگە لە ئەم کاتانەی کە لە بەردەستایە کاتەکان هەروە بە فێڕۆن نەڕۆن دابشکارێکی تیا بکرێ چ بۆ بواری پەروەردە و پاشان بچ بوارە فێرکاریەکەش ئێمە بوارە فێرکارەکە 9 مانگی خوێندنمان بەڕێ کردووە ئێستاکەوەی کە لە بەردەستمانایە نزیک لە 3 مانگی یاکەم ترە چونکە بەهۆی داخلینەوەکانی خولی دووهەمە مەجموعە کەس خوێندکار ئیکمالنەوە پاش داخلینەکانی پۆلی 12ەوە زەمانەکە لەو 3 مانگیان یەکەمترە بێتەوە مادەم کەمترە بێتەوە پێویستە کات پلانێکی وردمان هەبێ پلانێکی چڕمان هەبێ بۆ خوێندکارانمان بۆ قوتابەکان بۆنەوەکانمان بۆ ئەوەی پێیان بڵێن ئەم قۆناغێکی ختاتانە خوێن چونە قۆناغێکی تر میکانیزمی خۆی ئەوێ تێگەشتنی ورتری ئەوێ ئاسێکی جیاوازترە تێگەشتنەکەش دەبێت دیسانەوە جیاوازتر بێ کەواتە تێپەڕینی ئەم چەند مانگە بەبێ پلانی پەروەردەیی و فێرکاری و هۆشیاری بەسەر خوێندکارە لایەنێکی نەرەنی بۆ دروستەکە ساڵێکی تر چتە قۆناغێکی نوێەوە بە قۆناغی نوێەوە بە میکانیزم و بەبیرکردنەوەی قۆناغی ڕابردووەڕە بۆیە گرنگە پلانی پەروەردەی هەبێت لەم هاوینە بە تایبەتی چکە تۆ 9 مانگ پلانی فێرکاریت هەبوو پلانی پەروەردەیش دیسان و لێرەیە پێویستە ئیشی لەسەر بکرێت. بەڵێ
مامۆستا مەبەستمە بزانم ئەم فێرکردن و پەروەردەییە پێویستە چۆن بێت بۆ نادایک و باوکان ئەگەر بیان کەین بە پۆلێنەوە دوو بۆچوون هەیە بەشێک لە دایک و باوکان باز لەوە دەکەن کە مادەم شووی هاوینە پێویستە منداڵەکانمان یاخود خوێندکارەکانمان بچێتە خول و دەورات و بەردەوام سەرقاڵی خوێندن بن بەڵام بەشەکەی دیکە کە ئاماژە بۆ دەکەن پێویستە ئیستراحەت بکەن واتە ئەم چەند مانگەی هاوینە یاخود ئەم شووی هاوینە بە تەواوەتی لە خوێندندا ببڕێن نەمێ سەرنج و تێبینی ئێوە بزانم کام بۆچوونیان بە دروست دادەندرێت بۆ خوێندکاران هەندێک جار عورفێک بڵاو بێتە ناو کۆمەلگای ئێمایتر ئەم عورفۆ و یاسایکی لێ دێ لە ڕابردووە ئەوەی کە پێگەیشتووە ئەوەی کە تێگەیشتون بەجددی تەنها نۆمانگەی خوێندن دانراوە بۆ بواری فێرکاری و بواری مەنهەج و مەشغوڵبوونی خوێندکار بۆ پرۆگرامەوە بەڵام ئێستا کە ئێمە عورفێک دروست بوو ئەبێ لە هاوینە دیسان و بڕاتەوە بۆ خولی فێرکاری لەگەر ڕێزمان بۆ ماوەسانی هاوڕێم لەگەر ڕێزمان بۆ هەموو ئەو کەسانی کە لە بواری پەروەردەیشەکەن ئەوەندەی کە گرنگی بەلایەنە فێرکارەکە دیسان لە هاوی نادین ئەوەندە گرنگی بەلایەنە پەروەردەیەکە نادین لە کاتێکا پێویست بوو مراجعەیەکی ڕابردوو بکەین و لە ڕابردووە کە بۆ نمونە ئێمە لە چوارچێوەی عێراقێکا ژیاوین لە کوردستانە ژیاوین لە ساڵانی ڕابردووترا لە هاوینە ڕۆکۆڵی منجارێک بۆ ڕێسی خوێندکاران بۆ ڕێفرێشێکی خوێندکاران بۆ خۆیان ئێستا دیسانەوە مەشغوڵیانەکەنەوە بە خولی فێرکاریەوە من ناڵێم ئەمە سوودی نییە بە ئەندازی خۆی سوودی هەیە بەڵام ڕاهێنانی خوێندکار ڕاهێنانی فێرخواز یان قوتابی بۆی کەەوە دیسانە لە خولی هاوینش هەر بچێت ناو خولی فێرکاریەوە من پێم وایە ئەو سوودە ئەو تۆی ناوی بۆ شوازیکەوە مەبەسمان بێت بۆیە گرنگە لە پەنای ئەمە ئەگەر بمانێت تەقوێ بکەینەوە پۆلی 12 و ئاساییە بەڵام خوێندکارێک لە پۆلی ئەڕوا بۆ پۆلی 11 پێویست ناکە لە هاوینە بۆ شوازە ئازێت بدرێت لە پۆلی 11 چێ لە دەڕوا بۆ 11 لە 9 ڕوا بۆ لە 8 ڕوا بۆ 9 ئەمانە پێویست ناکە بۆ ئەندازەی کەوا لە حەدی خۆی ئێستا بردومانتە دەڕوی بینە دەرەوە چونکە مەجارێکە بۆ ڕیفرێشی خۆی مەجارێکە بۆ ئیسراحەتی خۆی ئێستاکە لە دنیای مۆدێرنەی ئێستا ئەگەرسەیەکی فیلەندایەکی لە وڵاتانێکەوە لە پرۆسی فێرکاریە لە پێشی ڕزمەندی هەموو دنیاوەیە ئەسڵەن قەناعەتی وایە لە دوای خوێندن ئەبێ بتەلەبە ئیسراحەت بکە هەتا لە سەعات بانیکە ڕوا بۆ دوام کە هاتەوە ئەڵێ ئەرکی ماڵەوەی نابێ ببێت چونکە ئەو بۆ ئیسراحەت گەڕاوەتەوە بۆ ماڵەوە ئێمە ئێستا دین هاوینەکەش تقریبان هەر بە پلانی فێرکاریەوە مەشغوڵە بین دەبوو پێویست بوو بەجددی باوکان دایکان خێزانەکان گرنگی بەلایەنی پەروەردەیەکە بن جەستەی ئینسان سێ زۆر لە خۆراکی پێویستە خۆراکێکی ڕۆح خۆراکێکی جەستە خۆراکی فکر و ژیری و معریفە ئێمە تەنها گرنگی بە لایەنە فکری معریفەکەی دن تەنها لە گرنگی بە لایەنە فێرکارەکە دین هەر ئەچینە ئەوخولانێکەوە فێرمانەکەن بێ ئاگا لەوەی کەوا لایەنی ڕۆحشمان پێویستی بە جۆرە جۆرەکانی پەروەردەکردن هەیە ئەمڕۆ ئێمە لە غیابێکی گەورەیەژین جەستەمان پێویستی بە ڕاهێنان هەیە ڕۆحمان پێویستی بە ڕاهێنان هەیە ڕۆحمان پێویستی بە ئاسوودەیی هەیە ئێمە بەس تەنها خولی فێرکاری گرنگی پێدەین باشە مامۆستا ئەم ڕاهێنانی ڕۆحا یاخود ئەم ڕاهێنانی جەستەیە پێویستە چۆن بێت بەتایبەت ئێمە ئەگەر لە ڕووی ڕۆح و دەرونی خوێندکارانەوە ئاماژەی پێ بکەین تەنها بۆ منەکە پشوێک دەبێت ئیستراحەتکەن لە ماڵ و لە کۆمەڵێک بابەت و خوێندن دوورکەونەوە دەکرێت بڵین لایەنی ڕۆحی خوێندکارەکە پشوێکی وەرگرت ئێمە بەخبگەرن بۆ خاڵێکی سەرەتا ئایا ئێمە وەکو دایکان و باوکان و خێزانەکان چۆن ئیش لەسەر پەروەردەی مناڵەکانمان نەکەین ئەو پەروەردە ڕۆحی ئەو پەروەردە فکریە ئەو پەروەردە جەستەیە ئەو پەروەردە ئاسوودەیە کامەیە کە تاکی لەسەر بیناکەین ئێمە لە هاوینە دەرفەت زۆر هەیە بۆ ئیکەوا خوێندکارمان ڕابین لەسەر شیتر وەرن باخولێکی لەبری هەموو ئەو خولە فێرکاریانەوە باخولێکی ئەتەچێتی یان ئەتەچێت و ئادابی مامەڵەکردنی بۆ بکەینەوە با فێری ئاداب و مامەڵەی دروستی بکەین لەگەڵ دەوروبەرە با فێری هونەری گفتوگۆی بکەین با فێری هونەری وتار بێژی بکەین با فێری هونەری قسەکردن و دیبێت و منازەرە و سیمیناری بکەین با فێری ئەو بکەیت چۆن بتوانێت خۆی بدۆزێتەوە چۆن بتوانێت کەسێتی خۆی بناسێ چۆن بتوانێت پەرودەیەکی دروست بکە ئەو ئاداب و ڕەفتار و ئەتەچێتانەی کامەیە کە پێویستەکە من لەگەڵ تۆیان مامەڵی پێکەم من لەگەڵ دراوسەکەم مامەڵی لەگەڵ هاوڕێکەکە مامەڵی پێکەم من لەگەڵ خێزانەکە مامەڵی پێ بکەم بەڕاستی ئەم باش ئەوانەی ئاماژە پێکرد مامۆستا بۆ منە دایک و باوک بتوانێت لە ماڵەوە فێری منداڵەکەی بکات بەڵێ ئەسڵەن پەروەردە من وە ئەزانم گەورەترین ڕاهێنەری دنیا بریتین لە دایک و باوک گەورەترین فێرکاری دنیا بریتین لە دایک و باوک ئەوەندەی دایک و باوکە توان مناڵ پەروەردە بکەن
ئەوەندە دایک و باوک ئەتوانن مناڵ بخێنە سەر سکێکی جوان هیچ کەسیشکە ناتوانێت مناڵ هیچ نازانێت دایکی فێریەکات فێری گغەوە بڤۆ بابۆ دایەکە دەستی ئەگرێ چەندی جار ئەکەوێت دایکی دەستی ئەگرێتەوە ماندوو نابێ لەگەڵیا باوکی یاری بۆ ئەکا دایکی لە باوەشێگرێت لە ئامێزێگرێ بکڵێ عەتف و حەنانی لەگەڵ ئاگۆڕێتەوە لە ئێستای ئێمە هەستەکەم جۆرەکانی غیاب لەم حەنان و عەتف و سۆز و میهرەبانی خێزان هەیە بۆ مناڵەکان مناڵەکان هەر لە مناڵی خێنە حەزانە ئەیخێنە ڕەوزە و ئەیخێنە قوتابخانەوەمانە لە بانێن کە هەڵەسێ بە پەلە ئینەرین و دواتر کەیتەوە خۆمان هیلاکین و ئەو ژیلاکە و تااقەتمان یاری لەگەڵ مناڵەکانی خۆمان نابکەین ئەم لایەنە ڕۆحیەت تەقریبا تا ئەندازێت و بڵێن فەراغێکمان دروست کردووە بۆیە پێویستە کات لەم سێمانکەی هاوینەیە لەم پشووی هاوینەیە دایک و باوکان وەک گەورەترین ڕاهێنەری دنیا بکەرن جارێ بۆ پرۆسەی ڕاهێنەری مناڵەکانیان ئەسڵەن ڕاهێنانی مناڵ پەروەردەکردنی مناڵ بۆ ئەوەی کەوا لە ئایندا هەر زۆر کەسی دەرچێت لە سەرای تەمەنە دەستپێکێکی لە زانکان کەسێ بچێ بۆ لایڵێ ئەم مناڵم هێنا بۆم پەروەردە بکەی ئەمە مناڵەکەمێ بۆم پەروەردە بکەی چی لەگەڵا بڵێم ئەڵێ تەمەنی چەند ساڵ 8 ساڵ کاکە تێپەڕی کەواتە لە پێش 8 ساڵێ بە پەروەردە دەست بکە ئەو لایەنە ڕۆحی لە پێش 8 ساڵ بۆ دروستکەین ئەم سۆز و حەنان و میهرەبانی ئەبێت لە ناو خێزان و لە سەرتاوە سەرچاوە بگرێت بۆی ئێمە لەو بوارە تا ئەندازەیە دەتوانم بڵێم بەشێک لە غیابمان هەیە پێویستمان بە مراجعەکردنەوەیەکەیە لە بواری پەروەردەیە لە بواری فێرکاریە لە بواری ڕاهێنانە لە بواری جێڕانەوەی سۆز و حەنان و عەتفی دایکایەتی و خێزانی بۆ منداڵەکان بۆیە ئێستاکە بە ئاراستەی ڕۆشن هێمە ڕۆژانە گلەیمان هەیە لەوەی کەوا دیاردەکانی لاڕێبوون دیاردەکانی توندوتیژی دیاردەکانی ئەڵێ خراپ و خراپەکاری وردۆ دەگەشە ئەکەن ئەمە غیابی جۆرێک لە جۆرەکانی چەمکی ڕەسەنی پەروەردەی لە کۆمەڵگای ئێمە تاکی ئەم بۆ ئاراستەی ڕۆ بۆیە پێویستمان بە گێڕانەوەیەکی ورد هەیە مامۆستا لە قسەکانی پێشووتردا ئاماژە بۆ کرد کە بەتایبەت لە هەندێک لە قۆناغەکانی خوێندن گەر قۆناغی نۆبێت دەبێت یانزە بێت ئەوە دەکرێت لە هاوینەکەدا پشوێک وەربگرێت پاشان دەست پێ بکرێت بە قۆناغێکی نوێی خوێندن باشە ئەم پشووەرگرتنە بۆ ماوەی چەند مانگێک و لە خوێندکارەکە دەکات بە تەواوەتی سەر بێتەوە لە خوێندن بەتایبەت لە دەستپێکردنەوەی قۆناغێکی نوێی خوێندن ئەگەر پلانێکی فێرکاری پلانێکی پەروەردەی خێزانی هەبێ و پاشانیش ئۆرگانی هەبێت تا ئەندازێک پێم وانێ بۆ شازەخای بێ پێویستە کات ڕیان بین لەسەر خوێندنەوە ڕیان بینەوە لەسەر جێڕانەوەی چیرۆک ڕیان بین لەسەر بواری فێرکاری ئێمە بنەماکانی پەروەردە 5 خاڵی زۆر گرنگە هەچەم پێم وایە خاڵی بۆ زیاد بکەین بکەین بە 6 خاڵ ئەو کەسێک کە چێ مناڵەکەت بۆ پەروەردەکە کە خۆتی بۆ منە خێزانەکەی دیان مامۆستاژی ڕاهێنەرێکیت دوو خاڵی دووهەم بڵێم لە بنەماکانی پەروەردە ئەو کەسێک کە تۆ پەروەردەکەی سێهەم چی پێ ئەڵێیت ئێمە لەم هاوینە ئەمانە چی بە مناڵەکە بڵێن و پاشان کەی کاتەکەی بۆ دیاریکەین و پاشان شوێنەکەشی بۆ دیاریکەین خاڵی شەشەم کە پێویستەکە بۆ ئیزاکە میکانیزمەکەشی بۆ دیاریکەین ئەگەر ئێمە ئیشمان لەسەر ئەمانە کرد ئێمە تا ئێساکەوە ئازاین پەروەردە بەسەنها لە چوارچێوەیەک و لە گۆشەیەەکە ئێمە هەندێک جا پەروەردە پێویستەکە لە ناو ماشێنەکان سیارەکانمانە بۆ مناڵەکانمانی بکەین کە سەفەرێکمان لەبەرە مەدانی 2 ساعتی ساعتێکی هەیە بارەوە هەندێک ئاماژە هەیە بدێ بە مناڵەکانمان لە بوارە پەروەردەیەکەیە با کاتێک ئەچێنەوە بۆ گەشتێک کاتێک چێنەوە بۆ کارێک لەوێ هەندێک پامی تایبەت هەیە لەوێ پێیان بڵێ شوانە مناڵەکانمان پێش خەوتن هەندێک لە دراسات ئەڵێن ئەو کاتێک کە مناڵ خەریکە خەوی لەکە خەوی لێ ناکەوێت لەوێ زۆر باشترین شتەیە کە چێت ناو نەسیێتن ئەچێت ناو شعوریەوە ئەها جاران لە منداڵەیە لە زمانی ڕابردووە دائیم چیانە کرد چیرۆکیان لەو کاتەیە بۆ مناڵە جێڕایەوە چورێکی فێرکاریان بۆ ئیجێڕانە پەروەردەیان بۆ ئیجێڕانەوە بەڵام ئێمە دێن گورگانەشەی بۆکەین فلانکەس بخۆ فلانکەس مەخۆ فلانکەس وای لێ بکە ئەمانە ئەم مناڵە لەسەر ئەوە ڕابین لەو کاتا پێویستە چیرۆکی بۆ بگێڕیتەوە هەندێک ئاماژە هەندێک پەروەردەی تایبەتی بکەیت بۆیە ئێمە پێویستە کا بگەڕێنەوە بۆ میکانیزمی شێوازی پەروەردەکردنەکەمان و پاشان بزانین چ کاتێک پەروەردەیەکەین و بزانین لە شوێنە کاشتی پێ ئەڵێن و ئایا ئەو جۆرە لە پەیامەت چێکە ئێمە بۆ خێزان بۆی دەتی بگە ئەگەر ئەمانەمان کرد ئەو کاتە بۆ نازانم دا بۆ بڕین لەو بوارە فێرکاری و خوێندنێکەوە هەی بووە ئەوێ پلانێکی بەدا بین خۆناغی پێویستەکە مناڵەت چیرۆکی تا بخوێنێتەوە خۆناغی پێویستەکە بواری فەرەنجی تا بخوێنێتەوە و بواری ئەدەبی چێژی لێ بینێ بواری خۆناغی چیە پێویستەکات ڕاهێنانی مێشی بۆ بکرێت هەندێک کتێب هەیە لەو بوارەیان خۆناغیشکە پێویستەکات لەسەر ئەتەچێتی عام و لەسەر پەیوەندی گشتەکان ئەخۆێمێکی لە گرفتەکانمان ئێستا لەوایە خوێندکارێکی پۆلی 10 و 11 زۆربەی کات لەگەڵ مامۆستاکە گرفتی هەیە لە ئەدەبیاتی مامۆستا تێناگە یا مامۆستا لە ئەدەبیاتی ئەو تێناگە یا لەگەڵ هاوڕەکات دایم کێشەی ئێمە لەو بوارانێکەوە پێویستەکە خوێندکاری لەسەر ڕابێن و برتی لەس ئەتەچێتی ژیان من چۆن قسە ئەەکەم من کەی دەری ئەبڕم چۆن دەری ئەبڕم بەرامبەر بەشی ئەم زارە بەکارێنم ئێمە تا ئێستا خوێندکارەکان و قوتابەکان گەنجەکانمە لە ماڵی خۆمانە لەسەر ئەو ئەدەبیاتە پەروەردە نەکردووە غیابێکمان هەیە پێویست بوو ئێستا پێویستە ئێستاش
خێزانەکان بگەڕێنەوە بۆ ئەوەی کەوا لەم هاوینا گرنگی بەو جۆرە خولانە بن کە نەوەکانیان پەروەردە ئەکا فێریانەکە بۆ ئەوی کەسێکی ساڵح و تەندروست بن لەو کۆمەڵگایە بۆی بتوانن ژیانێکی تەندروست و ئاسوودە بەڕجەستە بکەن و چ بۆ خۆیان بۆ چ دەوروبەرەکەن. بەڵێ مامۆستا فێربوونی زمانێکی دیکە ینی پێش چوونە قۆناغێکی دیکەی خوێندن ینی تا چەند گرنگە بۆ خوێندکاران ئەنی پەنا بەرنە بەرەوەی کە زمانێکی دیکە فێر ببن لە هەمان کادا ڕۆڵی دایک و باوک لەمەدا لەگەڵەوەی جگە لە قۆناغەکانی دیکەی خوێندن بە تایبەت ئەو منداڵانی کە هێشتا نەچۆنەتە بەر پرۆسەی خوێندن. ئەلبەتە ئێمە دوو زۆر لە زمانمان هەیە زمانی جەستەمان هەیە لەگەڵ زمانی ئاخاوتن ئێمە پێش زمانی ئاخاوتن پێویستە گەنجەکانمان ناوەکانمان فێری زمانی جەستە بکەین چونکە لە زۆر شوێنە زمانی جەستە بەهێزترە لە گواستنەوەی دابوونەریت گواستنەوەی بواری فێربوونی خۆی بۆ بەرامبەرێکی تاکو زمانی ئاخاوتنەکە زمانی ئاخاوتنەکەیش هەندێک وردەکاریتیایە ئێمە بێ ئەوەی کەوا کۆڵێ بە پرۆگرامێکی ورد و دەقیقەوە هاتوین لە هەموو قۆناغەکانە ئیش لەسەر فێربوونی زمانی دووەمەکەین ئەلبەتە بیرمان نەچێت هەرچەند زمان بزانی ئەوەندە مرۆڤیت هەرچەند زمان بزانی ئەوەندە لە کەساتەکان حاڵیە بیت هەرچەند زمان بزانی ئەوەندە لە سەقافەت و ڕۆشنبیر و حەڵاتی گەلایەتی شارەزابی بیشمانەوەیان کتێبخانەی کوردی ئێستا لە خۆناغێکی هەنگاوێکی باشە بەڵام بەگشتی فەقیرە لەوەی کەوا بتوانێت هەموو زانستەکانی لە خۆی کۆکرد بێتەوە لە هەموو بارەکانە نووسینی باشی تیابێ ئەمە ئەوە ناکات بەوەی کەوا بڵێن با لە هەموو قۆناغەکانە گەنجی بە زمانی دووهەم بن زمانی دایک یەکەمە لە هەموو دنیاە هەر گەلێک بمانەوێت بنەماکانی مانەوەی دیاری بکەین بڵێن ئەم گەلە ئەمێنێتەوە بێ بەس بەحسای بکەین بڵێن ئایا تا چەندێک زمانی دایک جێگا ئیحتیمامە لایەوە ئەمە خاڵیەکەمە خاڵی دووەم فعلەن زمانی دووەم پێویستە بۆ هەر گەنجێک بۆ هەر کەسێک کە فێر بێت زمانی سێم پێویستە زمانی چوارمەگەر بتوانێت پێویستە ئەمانە پێویستیاتی خۆمان بەڵام ناکرێت لەسەر حسابی پەروەردە ناکرێت لەسەر حسابی زمانی جەستە ناکرێت لەسەر حسابی زمانی دایک بەتایبەت ئێمە ئەم خولانە گرنگی پێبین وەکو پێش وشتیشم زمان پێویستە بەڵام نابێت لەسەر حسابی زمانی دایک بێت ئەبێ لە پەنای فێربوونی زمانەکە دابوونەریتەکەی خۆی عادا و تەقالدەکەی خۆی نەماتی قسەکردنەکەی خۆی ئەدەبیاتی دەبڕنی خۆی فەرهەنگ و سەقافەی کۆمەڵگاکەی خۆی لەبیر نەکات. بەڵێ ینی دەکرێت بڵین مامۆستا لە پەنا زمانی دایک هەندێک بابەتی کلتور و دابوونەریت کە فێری منداڵەکە بکرێت بەڵام ئەوش بە گرنگ دادرێت کە زمانێکی دیکە فێری منداڵەکە بکرێت بە تایبەت ئەو منداڵانی کە پێشەوەی بچنە بەرخوێندن. وەڵاهی ئالێرە قسێکی ڕۆستۆیەوە ئازانم ئەو پێی وایە منداڵ نابێت تا 12 ساڵی هیچ زمانێککە فێر بێت لەبەرەوەی تەقالید و عادات و نەرید و زمانی ئەسلی خۆی لاوازە بێپی ئەو تاان ئەوە ڕێی ئەوە ناز ئەم ڕێی پێویستی بە خوێنەوە هەیە لە کوردستانیان یان خوێنەوەی بۆ کرا ئەم بیر بۆ چوونێکە ئاو لەسەر ئەو نەمەتەیە پێی وایە لە خوار تەمەەن 12 ساڵەوە گەرنگی بە زمانی تر لە زمانی دایک نەبێ نازم لە کوردستانی ئێمە ئەو کەسانێکە لە چمکی پەروەردەیە کارەکەن ئەو کەسانێکەوە پەروەردەکارێکن و لەو بوارە گرنگی پێدەن یا کۆمەڵاسەکانمان تا ئێستا توانیان دراسێکی محاڵتە بکەم زان ئایا شوێنەواری ئەنێرین جێهێشتووە بە تایبەت پێش چون ناو قوتابخانە زمانی دووەم فێر بێیان نازم ئایا لە کوردستان بە دراسە ئەمە کراوە کۆمەڵاسەکان قسەیان لەسەر ئەم چەمکە کردووە دەروونناسەکان دراسێکی ئەمایان کردووە لە هەر شوێنەکە ئەگەر مناڵ پێش خوێندن فێری زمانی دووەم کرابێت و شتێکی لە دەستا بێ یانەی دابێ نازم بە دراسە ئەمە کرا لە کوردستانی ئەمایان نەکراوە ئەمان پێویستی بۆ ئازان پێویستی بە مراجعەیەکی ورد هەیە بە تایبەتی بۆ پێشوە ناو قوتابخانە ئەمە پێویستی بە دراسە هەیە قسەی لەسەر بکرێ من ئێستاکە ناتوان بڵم بلانی ئەرێنی و لەرێنەکەی چۆن چۆنیە بە شێوازی گشتی بە فەهمێکی عام فێبوونی هەر زمانێکی کە بوون بە کەسایەتێکی ترە بەڵام قۆناغەکەی پێویستەکە پەروەردەکاران یان کۆمەڵاسەکان لێکۆڵنەوەیکی وردی بۆ بکەن لەسەر ئاسی سەقافی و لەسەر ئاسی فێربوونی کەسەکە و لەسەر ئەو ڕنگدانەوەی کە لە ئایندا ڕەنگەناتەوە لەسەر زۆری ئەم کەسێت بزانین ئایا ئەم قسەی ڕۆسۆ تا چەندێک لە جێی خۆیاتی کاتێکاڵێ نابێت لە خواردەمەنی نزیک 12 ساڵ یا 10 ساڵەوە زمانی دووهم فێر بکرێ بۆ پاراستنی ڕەسەناتی زمانەکەی خۆی و پاشان بۆ دروست نەبوونی ئیضطراب لە ناومێشی تەلەبەکەیە کە گەنجەکەی بۆەوەی کۆڵتێکەڵبوونیی بۆ دروست نەبێ ئەو پێ تەئسیلێک ئەبێ هەبێ لە دوای ئەسیل و تەئسیل بوونەکەی خۆی ئەو کاتە گرنگی بە لایەنی دووەم بدرێت ئیتر نازم لە کوردستانی یان بە دراسە مەکراوە یان هەر تەقلیدێکی جیهانیە و ئێمە شوێنە خەڵکانی دەرکەوتوین. بەڵێ
ئەی سەبارەت بە بەشێک لە دابشکردنی کاتەکان ئێمە لە سەرتادا ئاماژەمان بە هەندێک دابشکردنی کات کرد کاتە فەرقەکانی شووی هاوین بێگمان بۆ خوێندکاران زیاتر ئەوانەی کە ڕوو لە خولو دەورات دەکەن بە دەر لەوانش کە ڕوو لە خولو دەورات ناکەن یعنی منەمێ بە دیاریکراوی باسی لێ بکەین بۆ نمونە سیرکردنی تەلەڤیزیۆن کتێب خوێندنەوە چوونە دەرەوە ئامێرە زیرەکەکان بەکارهێنانی ئەم بابەتانە یاخود بەکارهێنانی ئامێری زیرەک ئەمانە دەکرێت کاتیان بۆ تەرخان بکرێت واتە کاتژمێرێک بۆ سێری تەلەڤیزیۆن بۆم نە دوو کاتژمێر بۆ ئامێری زیرەک تا چەند گرنگە کاتەکان بە دیاریکراوی هەبێت. هەر کەسێک لە دنیاە کاتی دابش نەکرد بۆ خۆی نەیزانی کاتەکانی چۆن بەڕێیەکە بۆ تاجکە بڵێ نەیزانی کاتەکانی چۆن بەڕێیەکە کەسێکی سەکەوتو نابێت لە ژیانە. ئەمڕۆیش لە پەنا پەروەردەی خێزان و پەروەردەی قوتابخانەیە بەمانەویانە میدیا سوۆسیال میدیا هاوڕێ بەشێکی گرنگن لە پەروەردەکردنی تاکە و پاشان لە باری فێرکارەکەیشە. میدیا ئەمڕۆ نەیتوانیوە بە شێوازێکی عام لە ئاست ئەو پێویستیا بێ کە بتوانێت فەرهەنگی کوردی لە مسلسلەکانە بگوازێتەوە بتوانێت شتێ بگوازێتەوە کە دابوو نەریتی کۆمەلگای ئێمە لە ڕووی ڕەسەناتی و پارێزگای لێ بکەش و گرنگی پێ بە بۆیە میدیاکانی ئێمە بە شێوازێکی گشتی لە گواستنین مسلسلاتە ئەڵخەکانە زیاتر گرنگیان بە ثقافەی دەوروبەریاوە ثقافەی دەوروبەریش پێم وایە وەک پێویست نییە لە پەروەردەی تاکی ئێمە وەک پێویست نییە بەوەی کەوا ئێمە مناڵەکان بە بێتەس بخێنە بەردەستی بۆیە ئەلێرا پێویست دەکات ئاگامە لەوەی بزان چ زۆرە مسلسلێک مناڵەکان مەڕادینەوەکە مەڕادین لەسەری و پاشانیش سوۆسیال میدیاش ئەمڕۆ بەشێکی حیاتی ئینسانی داگیر کردو ناتوانین کەس لێدا ببڕێت بە ئەندازەیەک ڕۆشتووە تەنها لایەنێکی تەرفیهی نییە کە خەڵک مەشغوڵی پۆبجی بێ یان لایەنێکی کۆڵە چێژی کاتینیە کە ڕۆژانە سەری فەیسبووکی بکە بەڵکو بە ئەندازەیەک ڕۆشتووە هەموو لایەنێکی ژیانی ئینسانی کردوێتەوە چ لایەنە فێرکارێکەوە چ لایەن زانستیەکەوە هەتا لە بۆ حوسە عیلمیەوە لە ڕووی خوێندنەوەشەوە لە هەموو ڕوواکانەوە توانم بڵێم ئێستا خەریکە جێگەی دایک و باوکو و قوتابخانەیەش بۆ مناڵ بگرێتەوە بۆیە ئەمە پێویستە کات ئێمە چۆن زیانەکانی ئەزانین چییە و چۆن ئەزانین سوودەکانیشی چییە بێ خاڵی سێهم بزانین چۆن مناڵەکانمان بەکاری بێن چۆن گەنجەکان بەکاری بێن و لە چ کاتێکا بەکاری بێن و پاشانیش لایەنی فێرکاریەکەی ئێمە بۆ مناڵەکانمان و پرۆگرامی ئێمە بۆ مناڵەکانمان بەڕاستی بێگرنگی پێ بدرێت دیسانەوە لانی کەم با لە شەو ڕۆژەکە 2 سعات سعاتێک سعاتونێک گەنج بخوێنێتەوە یعنی ئەوە حەدی ئەدناگەر بتوانێت سعاتێک بخوێنێتەوە ئەوە زۆر باش و پاشانیش تۆڕی کۆمەڵایەتی و یاریەکان و شتە تەرفی سەقافەکانیش ئەوەش ناکرێت ئێمە بڵێن خایبێ بەڵام لایەنی جەستەی لەگەر لە سەرتاوە باسم کرد وتم خۆراکی جەستەی ئێمە سێ لایەنە لایەنی جەستەی زۆر گرنگە خولی مەلەوانی گرنگە بڕوا بۆی خولی تۆپی پێف و گرنگە بڕوا بۆی خولی تێنس بێ یاری بالە بێ هەر یاریچکە بێ دیارە جەستەیەکانیش بەڕاستی شاخەوانی بێ ئەمانە هەمووی گرنگن ئێمە لە پەنای ئەو کاتێکە دابشەکەین بۆ شتەکانی تر ئەمیش گرنگی پێبین بۆیە هەرسێ لایەن چ لایەنە فێرکاریەکە چ لایەنە ڕۆحیەکە چ لایەن جەستەیەکە چ لایەنە پەروەردەیەکە چ لە عورف و تەقالید عامەکەیش ئەمانە بێ هەمووی کاتی بۆ دیاگەن بیریشمان نەچێت ئێمە لە کۆمەلگا یاژین نابێت لە کۆمەلگا دابڕێن لایەنە کۆمەڵایەتەکەش بەشیژی گرنگ ئەتوانین ئەوەی کە لە ڕابردووە لە دەستمەند دەچووە لە سەردانیکردن لە دیدەنیکردن لە بەدەمیەکەوە بوون لە هاوچۆکردن لە گەشت پێکەوەی خێزانی ئەلەمانەیە گرنگی پێ بێن چونکە ئەمانش هەمووی لایەنی کەسێتی خوێندکارەکەیان بەهێز دەکەن بۆیە کات گرنگە دەستی پێوە بگیرێت هەروە بە فێڕۆ نەدرێت و تەوزیع بکرێت بەسەر ئەو شتانێکەوە باسمان لێوە کرد. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەدنان نووری ڕاهێنەری پەروەردەی سپاس بۆ تە مامۆستا. سپاس بۆ ئێستا بەزمان.